بینەران و بیسەرانی خۆشەویست ئەم کاتتان باش ئەمڕۆ ئێمە لە کەناڵی گەلی کوردستانی خۆشەویستەوە لە سەروبەندی بەرنامەیەکی ژینگەین لەژێر ناونیشانی کەرتی ژینگە و ئاو بە ئامادەبوانی بەڕێزان کاکسان ساراڤان و هەروە کاک نەبیل موسا. ئەمانوێ ئەم بابەتە شەنوکەوتی زانستی بۆ بکەین تاوەکو لایەنە بەرپرسەکان بە ئاگابن ئەوەی کە سوودگەراییان پێگەێنێ هەنگاوی پێویستی بۆ بنێن و ئێستش لە دەستپێکی بەرنامەکە ڕوو لە بەڕێز کاکسان سارا ئەکەین تاوەکو تێبینی و سەرنجەکانی خۆی سەبارەت بەم بابەتە بخاتە ڕوو. لە ئێستادا بەداخەوە کەرتی ئاو تووشی گەورەترین ئەزمە قەیران بووە نەک لەسەر ئاستی ناوخۆیی بەڵکو لەسەر ئاستی جیهانیش. هۆکارەکانی زۆر ڕوون و ئاشکرایە کە هەموو ئەو گۆڕانکارە ژینگەیانن کە هەساری زەوی ڕوبەڕوویە بێتەوە. بەداخەوە هەرێمەکەی ئێمە و وڵاتەکەی ئێمە ڕوبەڕووی ئەو قەیرانە بۆتەوە و لە ئێستایە ئاکامەکانی لێکەوتەکانی زۆر بە زەقی ئەبینرێت کە ئەمە کێشەی گەورەی ناوەتەوە بشێوەیەکی تەواو لە ناوچەکەیە بە بۆنەی قەیرانی ئاو کەمبوونەوەی ئاو یا بە جۆرێ لە جۆرەکان پیسکردنی ئاو بەردەست نەکەوتنی ئاو بۆ دانیشتوان و تاشی کوردی لەم ناوچەیەدا. ئەگەر سەیری مێژوو بکەین هەر لە کۆنەوە ئاو پێگەیەکی زۆر گەورەی هەبووە کە لە شارستانی کۆنەکانتە دەوڵەتداری لە ڕێگەی ئیدارەدانی ئاو بووە. زۆر لە شارستانی کۆنەکان بە بۆنەی ئاوەوە توانیوانە دەوڵەتداریەکی زۆر بەهێز بکەن لەبەرەوەی کە توانیوانە بە پێوەرە سەرەتایەکانی خۆیان ڕێکاری ئاو بەکارهێنانی ئاو سوودوەرگرتن لە سەرچاوە ئاویەکان بپارێزرێن و دوای شارستانەکان خۆیان وەکو بڵین قەڵایەک بەکاریان هێناوە ئاو. بەڵام بەداخەوە لە ئێستادا ئێمە ئەو قەڵایەمان بەرەو هەرس هێنانەچێت کە ئەمیش وەکوتم ژیانی تاک و کۆمەلگای خستۆتە بەردەم هەڕەشەیەکی زۆر گەورە. بەڵێ دەستخۆشی لێ یەکەم ینی کۆمەڵێ بابەتی گرنگە تووڕژان کاک ئێسان وەک میدیاکاریشی ژینگەی من حەزەکەم گوێبیستی بەڕێز کاک نەبیلیش بزانین تێبینی و سەرنجی بەڕێزی چیە بێت ئەو کات بابەتەکان ئەخێنێت بەر تەورە و بابلین لێپێچینەوە و بە دواچوونی زیاتر زانستی. بەڵێ سوپاس دکتۆر جان. خۆی هەموو کۆمەڵگاکان ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو ئەو بەشێکی سەرەکیە لە ژینگەش چییە؟ ژینگە ژیانی ئێمە ژینگە ئەوەیە کە بەڕاستی ئێمە لەباربوونی ئەو ئەتمۆسفیرەیە ئەو موقعەیە کە ئێمە هەڵە بژێرین ئەڵێن ئێرە لەبارە لەبەرەوەی ئاوی لێ بە ئاوەدانی کەینەوە بۆیە هیچ کۆمەلگایەک بەبێ ئاو نەیتوانیوە ئەو شوێنە ئاوەدان کاتەوە. ئاو ئاوەدانی ئێمە ئاو بەس بۆ ئاوەدانی نییە بۆ ئێمە ئاوەدانەکە ئەگەڕێتەوە بۆ هەموو ئەو هەمە چەشنی و هەمە جۆری کە زیندەوەرەکانیش بەڕاستی ئەتمادیش تاویان لەسەر ئەمەیە کە زیندەوەرەکان ڕویان تێکردین و تەیرەکان هاتن بۆ لامان یەکەم شت کە بۆیە ڕوانن کە لانکەیەک بێ بۆ ئەوان ئاوەدانی کەنەوە لەسەرەوە کە سەیرەکەن ئەو ژینگەیە و ئەو دار و درەختەیە و بزانن ئاوی لێیە کە ئەمەیان بینی سەردان تەکەن یەن بەشێکە بە پیتکردنی ئەو خاکە بەشێکن لە پەرفێکتکردنی ئەو ئیکۆسیستەمەی کە هەیە لەبار بێ ئێمە تیا بژین. اینجا بۆیە لە مێژەوە مرۆڤ نەیتوانیوە بێ ئاوەدانی دروست بکە. بەڵام بەداخەوە لە ئێستاە ئەگە سەیری بکەی لە ژینگایە ئەو دەستدرێژی کە لەلایەن مرۆڤ و سیاست و شەڕ و ئەو گۆڕینی کەش و هەوایی کە بەڕاستی دەستی مرۆڤیشی تایە ئەو گەرمبوونەی گۆی زەوی ئەمەش حەدیسانەوە ئەمەش تەبیعی نیە دەستی مرۆڤی تایە ئەمانە هەمووی کاریگەری ڕاستە خۆی هەیە لەسەر بە تایبەتی ئەم بەشی گۆی زەوی کە ئێمەی تاین لەبەرەوەی ئێمە لە کلایمەتێکی گەرما ئەژین. ئەجا بۆیە ئێستا ئێمە بە بۆنەی شەڕ و شۆڕەکانیشمانەوە تەرکیزمان نەماوە ژینگی ئێمە چی دەرحەق پێکراوە ئەجا کەمیش ئەچینە ناو سروشتەوانێ بۆیە ئەوەی کە لە دەستی ئەین هەستی پێ ناکەین درکەکانیشمان هەست و درکەکانمان بەڕاستی هەڵەسین لە خەو حاڵی حازل کڕاوە ئیتر لەلایەن فەیسبووکەوە بێ لەلایەن شاشەکانەوە بێ بووە کێشەکەی من زۆر لەوایە کە ئێمە ئاو لە دەست ئەین
قاژوەکان و ڕیشۆڵەکان و فلامیکۆکانی ساڵی هەشتاکان من بیرمە لە چەمی قلیاسان و چەمی کەنەکە و کە ئەمانە سەردانیان نەکردین ئێستا سەردانمان ناکەن باسی ناکەین درچی پێ ناکەین اینجا ئەمە خۆی گەورەترین خەتەریاتە گەورەترین بەڕاستی من زۆرە ترسم لەوەی کە خەڵکە بینم بۆ من ئەم تعزیێبارەی کە ئێمە هەڵماگرت وازان هەر تعزیی ئێمە و لەبەر ئێمە ژینگە و دۆسی نا ئەمە بەڕاستی کارەساتە بۆ داهاتوویش کە چاوەڕێی مناڵەکانمان دەکات ئێمە ئەبێ ئەو تەیرانە بێنینەوە بۆیە خاچی ئێمە کە بە پیت بوو کاتی خۆی ئەو هەمە چەشنی هەمە جۆریە بە پیتی کردبوو سامانی ماسی خشۆک بۆ نمونە لە پشکە بەقنەیەکەوە بۆ نمونە گوڵ ئەستێرەیان پێوت ئێستا ئیکۆسیستەمەکەمان ئەوەی کە من شاید حاڵی بە مناڵی یاریم لەگەڵا ئاکرد و بۆق و ماسی گرتون و ڕووبارەکانمان وەرزی نەبوون ئێستا ئەمانە تیاچوون و هەستی پێ ناکەین هەر کێشەشمانیوین ئۆڕین کێشەکە بۆ بە کێشەی دکتۆر و کاکسان سەروان و ها کۆمەڵە کەسی کە بە پەنجەی دەسەژمێرن بەس بەڕاستی ئەمە کێشەی هەموو تاچێکە لە کۆمەلگایە بۆی سێرەکی قەیرانەکانمان لە ئێستا لە ئاستێکایە هی ئەوە نێدانیشین پێ بکەین و بە سوعبەت وەری بگرین زۆر جددیە کارەساتی زۆر گەورەتر بڕێوەیە بۆیە لە ئێستایان بەڕێی من ئەبێت ئەوەی کە ماوە بچین بزانین چییە و ڕێگایەک دۆزینەوە چۆن بیپارێزین ئەوەی کە نەماوە باسی بکەین چۆن بیان هێنینەوە تەیرەکان بە تایبەتی حیوانی شێوی لە هەشتاکانە جێپی ورج بینراوە لە پارشی ئازادیە کە بەفرباریوە چۆن ئەمانەوا لێ بکەین بێنەوە بڵێن بەبێ ئەوە ژیان مەحاڵە ئەجا فعلەن وایشە مرۆڤ ئێستا وردە بەرەو تەنیایی دەڕوین خۆمان بە تەنیا ئەمێنینەوە ئەجا بۆیە عێراق نمونەیەکی زۆر بەرچاوە یعنی لە هەموو دنیایەکێکە لە پێنجەهەمین خەتەرترینی وڵات لەبەرەوەی بەڕاستی شەڕ بەرۆکی بەرناوی من ینی پاساو ناهێنمەوە بۆی کە ئێمە لە ژینگەیە چەند لە دواوین بەڕام بەڕاستی ئێستا کاتیەوە هاتووە شەڕەکان بۆستێنین تۆزێک جۆ بگریم زانین سروش برینەکانی لەکوایە ئەوەی کە مرۆڤ فڵقانوێتی اینجا ئەو شاید حاڵی کە من هەمەوەکو کەسێکی شارەزا لە سەرچاو ئاوەکانە ڕووبار نییە سەردانم نەکرد بێت و بە بەلەمەوانی پێیانە ڕۆشت بێتم ئەوەی لە ئێستاە ئەگوزارێ بەڕاستی ترسناکە ئەوەنێ ئێمە ئەلانیەوە بکەین کەیتر مرۆڤ نابێ خۆش بژی بەڕاستی ئەبێ کردداری جدی بۆ بنوێنرێ بۆی کێشەکان بناسینەوە چی ئەو کردارە لە داهاتوە ئێمە ئاکشنی بۆ دەست پێ بکەین دەستەکانتان خۆش بێ ئەوەی کە من لێ حاڵی بووم ینی گرنگی ئاو با بڵێن وەکو ڕەگەزێکی ژینگە بە هیچ کلۆجێک ناکرێت بێبەها بکرێت لەبەر ئەوەی ئەگەر ئێمە تەماشای خودی خۆمان کەین وەکو مرۆڤێک وەکو بوونەوەرێک نزیکەی بە پێی تەمەن لە 60 لە 100 ئەگە 100 کیلۆ بین 60 بۆ نزیکەی 80 جەستەمان بریتێ لە ئاو کەواتە حەچی بابن کار و کارلێکی کیمیاوی لە جەستەتا هەیە لە ڕێگەی ئەو ئاوەیە کە لە ناو پلازماکەتا هەیە وەگەر بەدواچوون لەسەر پێکاتەی پلازمای خوێنکەین ئەبینین ئێمە نزیکەی 92 بۆ 95 ئاوە بەس چه ئاوێک ئاوێکی سازگار کە یعنی بەپێی ئەو کوڵتیانە بێ کە لە ڕووی کیمیاوی لە ڕووی بایۆلۆژی لە ڕووی فیزیاوی لە ڕووی تیشکی کە جەستەت قبوڵی ئەکات بەڵام بەداخەوە ینی ئەم حاڵی کە ئێمە ئاماژەمە پێکرد لەگەڵ ئەوەشا کەرتی ژینگە لەگەڵ ئاو ڕایڵەیەکی با بڵێن ئەوەنە تۆکمەیان لە نێوانایە هەر کاتێک ژینگەیەک بیندا کورتی ئاوی تیابوو کورتی ڕەگەزی ئاوی تیابوو ئەوە بەڵگەیە بۆی کە ئەو ژینگەیە نەتوانێت با بڵێن وەکو پێویست ئیکۆستمەکان بەڕێوە بچێ ژیانەکان ینی با بڵێن وەکو پێویست بەڕێوە بچێت وەکوی کە بەڕێز ئاماژەت بە حاڵی عێراق کرد ئێستا عێراق یەکێکە لە ینی با بڵێن 5 وڵاتی لە ناو 5 وڵاتە هەستیارترین وڵاتە لە ناو 5 وڵاتی ناوچە هەستیارترین وڵاتە لەبەر دوو هۆکار هەستیارترین لەبەرەوەی پانتایەکی زۆری لە بیابان هەیە دوا بە دوای ئەوەش عێراق تەنها لە سانۆی داهاتی ئاوی لە خۆیەتی لە سانۆی ئەمە مەترسیێکی زۆر گەورەیە کە بەرپرسانی ئێمە زۆر بێ ئاگان بێبیرکردنەوە لەم مەوزوعە باقیاتی لە سانەوەت و یەکت داهاتی ئاوت لە دەرەوەی عێراقە لە ساهشتا لە تورکیایەت تورکیاتوانێ هەموو کاتێک ئەم سامانە سروشتیە یعنی وەکو چەکێکی کوشندە بۆ هەموو ئامانجەکانی بەکاری بێنێ کە یاری لەگەڵا بکە هەچەند ئێستا لە سەروبەندیەوەن کە تورکیا لەگەڵ عێراق ڕێکەوتووە کە لە چرکەیەکە نزیکەی 432 متر مکعبمان بۆ بکاتەوە لە چرکەیەکە بەڵام ئایا ئەمە هەتاکەی بەردەوامە بێ ئەم حاڵەت بەردەوامە بێت تا و کاتەی لەو دۆخەی کە ئێستا خۆی تایەتی ئەژی لەبەرەوەی لافا و فەیەزانە و سەرڕێژی هەیە لە ئاو لەو ئاوە ڕزگاری بێت ڕەنگە هەتا ئەو کاتە ڕێسپۆنسی هەبێت
دوای ئەوە لە سا تقریبا حوتت لە ئێرانەوەیەت سەوت حوتت لە ئێرانەوەیت جا من حەزت کرد بۆ تورکیا ینی با بڵێن ئاماژە بە خاڵێکی گرنگکەم ئەم وڵاتە ینی پێش تقریبا 10 ساڵ نزیکەی 360 بەنداوی هەبوو بەڵام ئێستاکە 1250 بەنداوی دروست کردو ئایا ئەم وڵاتە کە بیری لەمە کردوتەوە تەنها بۆ گەرنتیکردنی ئاسایشی ئای وڵاتەکەی خۆەتی پێ بە پێی زیابوونی خەڵک پێ بەبێ زیابوونی کشت و کاڵی یا ئامانجی ڕەهەندی سیاسیشی لەگەڵ وڵاتەکانی دەوروبەر با ئەمە ئەو ڕاستیە بزانێت ئێمە ئاوی هاوبەشمان هەیە بەس یعنی لە کۆی 154 وڵات لە عالەمە کە ئاوی هاوبەشان هەیە و بەبێ معادەیەک کە پێوتە معادەی ئەنقەرە لە 1926 تورکیا کە لەگەڵ ئێمە هیچ کاتێ وڵاتانن ئامادە نین ینی با بڵێن ئەو سامانە گرنگە پڕبەهایە ینی ئاوایی دەستکراوە بنتیایە بڵێن لەبەر خاتی چاوی ئێمە و لەبەر خاتی چاوی گەشی ئێمە لە سا چواریشمان لە سووریاوە بێ کەواتە ئێمە ینی با بڵێن کە لە وڵاتی عێراق و هەرێمی کوردستان ئەشین ینی بەشێکی زۆری ناوچەکانمان بە پێی پێگەی جۆڕافی لەو ناوچانن کە بە ناوچەی وشک ناوزەم دەکرێت ناوچەی وشک واتای ئەوەیە کە لە دەوری ئەو پەڕی 300 ملیمەتر بارانی لێ ئەبارێت هەندێک ناوچەی نیمچە وشکیشمانەیە سیمێریتمانەیە کە ئەکرێت ینی 500 بۆ 700 ملی بارێ بەڵام ئەمڕۆ ئێمە گۆڕانی کەشوهەوە کارتێکردنێکی زۆر بەرچاوڕوونی لەسەر واقعەکە بەگشتی گرتووە کە تەواوی ینی با بڵێن ئەم بابەتانە و ئەم سامانانەی بەرەو چارەنووسی ڕەش بردووە ئەبینیت بەم هۆکارە ینی نەبوونی با بڵێن ئاوەکو پێویست ینی لەگەڵی شاتۆ دانیشتوانە زیاد بێت وا لەیەکە کۆچ دەست پێ بکە شەڕ و ململانێت دەست پێ بکە دیمۆگرافی واقعەکەت دەست پێ شەڕی ناوخۆ دەست پێ لە کاتێکە بەداخەوە ئەڵێم کە واقعی خۆشمان ینی وەکوی ئاماژەم پێکرد تورکیا پێش 10 ساڵ 360 بەنداوی هەبوو بەڵام ئێستاکە 1250 بەنداویە وڵاتێکی وەکو هندستان کە ناوچەیەکی مەطەریە ینی ئەو ناوچەیە کە 1000 ملیمتر بۆ 10,000 ملیمتر بارانی لێ ئەبارێت نزیکەی 3000 بەنداوی کردێتەوە بەڵام ئێمەی حکومڕانی خۆمان لە ساڵی 92 لە حکومڕانیین 26-27 بەنداو لە پلانا بووە هەتا ئێستا ئەم 27 بەنداوە بە ئاکام نەگەیشتووە لە کاتێکە ئێمە و ڕوبەڕووی قەیرانی گەورەی ئاو بووینەوە و ئێستا زۆر بەزەقی ساڵ بە دوای ساڵ ئەم دژواری لەسەرمان سەختتر ئەبێت دژوارتر ئەبێت یعنی ئەگەر نین با بڵێن لایەنە بەرپرسەکان خەمی پێویست بخۆن تاوەکو ژینگەکانمان ئیکۆسیستمەکان بە تەندروستی بێنێت تاوەکو مرۆڤەکانمان بە تەندروستی بێنێت خەم لە گەرنتیکردنی و ئاسایشی ئەم ڕەگەزە بخۆنەوە. دکتۆر باسی خاڵێکی زۆر گرنگکە کرد ئەو بە تەنیا توخمێکی ژینگەیی سروشتی نییە ئەو نەبوونی ئاو زۆر کێشە ئەنێتەوە لە ناوچەکانە جەنابە باسی کۆچێک کرد کۆچ یەکێکە لەو کاریگەری و لێکەوتانەی کە بە بۆنەی ئاوە دروستە بێ بەس بە تەنیا ئەوە نییە زۆر شتی لەگەڵایە کێشەی کۆمەڵایەتی بە بۆنەی ئاوەوە کێشەی تاک بە بۆنەی ئاوە مەسەلەی ژن و غەدر لێکردن و کێشە جەندەریەکان بە بۆنەی نەبوونی ئاوەوە سەری ئەمەکە نەخوێنەواری بە بۆنەی گۆڕانکاری یا کەمبوونی ئاوەوە هەموو ئەمانە دروستە بێت هەموو جارێڵم دنیای خێزان لە ئێستاە ڕووی کردوتە ناوچەی کوردستان لە باشووری عێراقەوە خێزانی وایتیایە لە سلێمانیا 9 کەسن ئەم 9 کەسە خۆم لەگەڵیانە دانیشتوم تاوەکو ئێستا ئەم 9 کەسە کە لە سەماوە هاتوون خوێنەواریان نییە 9 کەسن ئیشی ئازادەکەن کچەکانیان هەل لە تەمەنێکی مناڵیەوە بە زۆر ئەیرێ بەشوو کێشەی خێزانی گەورە دروستە بێت کێشەی دوو ڕۆژی تر لەوانەیە گۆڕانی دیموگرافی کێشەی مەسەلەی نەهاوسەنگی دروستە نەهاوسەنگی لە نێوان نەتەوەکانە پێچێ شەڕی لێ بکەوێتەوە پێچێ گۆڕانکاری گەورە ڕووبات لە ڕووی کۆمەڵایەتیشەوە یانی کە ئەمانە هەمووی لێکەوتەکانی نەبوونی کەم ئاوی یا بە شێوەیەکی تری بڵین ئەزانین ئاو کەم بۆتەوە بەس ئیدارەدانی یا سیاسەتی ئاو لە دروستبوونی
عێراقەوە لە ساڵی 1920ەکانەوە تاوەکو ئێستا سیاسەتێکی شەفافی ڕوون نییە لە ئیدارەدانی ئاوە بەداخەوە لە دوای ڕاپەڕینیشەوە حکوومەتی هەرێم نەیتوانیوە سیاسەتی ئەودا ڕێژێتەوە بەوەی کە ئاو ئاسایشی وڵاتەکەت دابینەکە ئاو سەرچاوی داهاتە ئاو ئابووریە بێزکردنی ئابووریە ئاو گەشەسەندنی ئابووریە یعنی تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم سیاسەتێکی ڕوونی نییە دایمە کێشەکان یاسای پاراستنی ئاویشان دەرکردووە بەڵام نییە مەسەڵەن کێشەکە ئەوەیە دروستکردنی چەند سەدێک لە ساڵ لە دوای 2000ەکانەوە ئەم کێشەیە ڕوێ سەد دروستەکەین بەنداو دروستەکەین دروستی ناکەین کێشەی هەیە کێشەی نییە بەرژەوەندی ناوچەیەکی تیانات ینی بوازان سیاسەتی ئاو بەس لە دروستکردنی بەنداوەکانایە هۆشیاری تاکێ پێویستە تۆ ما هەموو جاریاڵم وا پێویستەکە ژینگە بخوێنێ لە مەکتەبەکانە بۆیە تۆ تاکی خوا پەروەردەکەیت کە بزانی هەر یەکێک لەم توخمە ژینگەیانە چەند گرنگن بۆ ئاسایشی وڵاتەکان بۆ ئاسایشی تاک بۆ سەلامەتی بۆ بەرەو پێشچوونی نەتەوایەتیان لەو ڕۆ من بەڵێ کاک ئێسانجام حەزم کرد سەبارەت بەم بابەتە ینی کە ئێستا ینی بژماری دانیشتمانمان سەر و 8 ملیارە نزیکەی 8 ملیار و 300 ملیۆنە یعنی ئەو بڕعاوەی لەسەر ئەم هەسارەیە بوونی هەیە ولا با بڵێن لە ئیکۆسیستمەکانە بوونی هەیە بڕێکی دیاریکراوە بە 3-4 دۆخی جیاوازەیە ئەو بڕعاوەی کە هەیە وەکو پانتایی یعنی نزیکەی 346 ملیۆن کیلۆمەتر دووجایە بەڵام بە قەبارە بریتە لە ملیارێک و 400 ملیۆن ملیارێک و 400 ملیۆن کیلۆمەتر سێجا ئەو بڕعاوەی کە ئێمە لە سروشتا هەمانە ئەم بڕعاوە ینی ئەم ملیار و 400 ملیۆنە نزیکەی لە 168 ینی لەم بڕعاوە تەنها 35 ملیۆن کیلۆمەتر سێجای ئاوی سازگارە تەماشاکە باقیاتی بریتە لە ئاوی سوێر ئەنێ ئەو ئاوەیە کە با بڵێن پلەی خوێکەی ئەوەنە زۆرە کە تەنها بۆ میلاحە بەکاریە و با بڵێن پاڵاوتەکردنی بۆ ئاوی سازگار کارێکی زۆر کیمیاوی قورسە و تێچووی زۆری هەیە کەواتە ئێمە لەگەڵەوەی کێشماری دانیشتوانمان زیاکات بەگشتی لە هەرێمی کوردستانیش ئەنجا ئەو بڕعاوەی کە هەشمانە دیاری کراوە و ئیدارەی ئاویشمان نییە و سەلیقەی ئاویشمان لای تاک و هاوڵاتی نییە کە چۆن بەکاربردنی ئاو بێت ئەم 35 ملیۆنە ئەم 35 ملیۆن کیلۆمەتر سێجایە لە 168 کە تقریباً 24 ملیۆن ئەکات ئاوی بەستەڵەکە ئاوی بەستەڵەکی جەمسەرەکانە کە ئەوە تا لەگەڵ گۆڕانی کەشوهەوا توایەوە تێکەڵ بە ئاوی سوێر بوو کەواتە تۆ ئەم 24 ملیۆن کیلۆمەتر لە دەست چوو لە 10 ملیۆن و نیو کیلۆمەتر سێجای ئەمە ئاوی ژێرزەویە ئەگەر ئێستا من باس لە واقعی خۆمان بکەین ئاوی ژێرزەوی ئێستا لە واقعی خۆمانە ئەوە نە دەستمان بردووە بۆ ئاوی دەستکاری بکرێت کە ئەمە ئاوێکی استراتیژیە وەکو بەڕێزی کاک نەبیل فەرمووی ئەم ئاوە تەنها بۆ کاتی تەنگانە بەکارێ بۆ کاتی دۆخی نەخوازا بەکارێ یعنی تۆ ئەبینی لە هەرێمی کوردستان دەستکراوەی کراوە ینی بە هەزارەها بیری نایاسایی هەیە کەمە ئاوێکی استراتیژی لە خۆگرتووە ئەمە مەمە کارەساتە و تەنها 9 ملیۆن کیلۆمەتر سێجا ئاومان هەیە لە بەردەست ئەو 9 ملیۆنە ئێستا بە هۆکاری گۆڕانی کەشووە لە هەندێ ناوچە وجودی نامێنێ وەکو لای خۆمان بەڵێ لە هەندێ ناوچی تر ئەبێ بە لێزمەی باو باران و تۆفان و زریان کە خاک ڕاماڵێ زەوی کشت و کاڵی نایەنێ چەندەها نەخۆشی بڵاوبێ کەواتە ئێمە ئێستا لە با بڵێن 9 ملیۆنەکەی کە لە بەردەستە سەرچاوە ئاویەکانمان ڕۆژ لە دوای ڕۆژ لە کەمبوونە ئەکرێن لێزمەی باران ڕوومان تێ بکە کە ئێمە هیچ هەنگایەتمان نەناوە گۆم و بەندا و ئەمانە دروستکەین ئەم ئاوە کۆکەینەوە
و هیچ بیرێکشمان نەکردێتەوە لەوەی کاتێک کە ئاسایشی خۆراک گەرنتیکەین کشتتوکالکەین ینی تەقەنیاتی تەندروست پەیڕەوکەین لە ئاودێریا بۆی کە دەستکردن دەگیرۆی هەبێ و نەهاتووشین بە دوای ئەو ئامانجا بڕۆین کە نەتەوەیە گرتوەکان لە ساڵی 2015 ئاراستەی کردجوون کە ئامانجی ڕقم 6 ئەڵێ ئێمە داوا لەبەر ئەوەی کە ژمارەی دانیشتوان زیابێت و ڕووکردن لە بەرهەمی کشتتوکالی زیابێت پێویستی بۆ ئاو لە ساسی زیاکات و یەکێ لە داواکاریەکانی نەتەوەی گرتوەکان ئەوەیە یانمە داوای کردو کە بۆ 2020 کە ئێمە ریسایکلی ئاوی پاشەڕۆ بکەین هەتاوەکو بۆ ئامانجە جیاوازەکانی پیشەسازی بازرگانی کشتتوکالی بەکاربێنی کەواتە ئەمەش خۆی لە خۆیە ئەبێ بە بارێکی گەورە لەسەر واقعەکەمان ئەگەر بەرپرسانی ئێمە ینی بیرکردنەوەی تەندروستیان نەبێ و بە دوچوونیان نەبێت بەڵێ فرمودۆکتۆر ئێمە وەکو توێژەر سپاس کە ئەو ئەزمونانەی کە هەمانە لە 2010 وەکو ڕێکخراو ویستیمانە ئەو کردارانێک کە لە ئێستاە زۆر جدیە بنوێنرێ بۆ پاراستنی سەرچاو ئاوەکەمان یەکێک لە کارەکانمان ڕووپێویکردنی ڕووبارەکانمانە دەستنیشانکردنی ئەو کاریگەریانەی کە خۆڵقێنراوە لەلایەن مرۆڤ دەستێژی کراوەتە سەر ڕووبارەکانمان چین. اینجا ئەمە بەڕاستی کۆمەڵێک فۆرم هەیە کۆمەڵێک ئەپلیکیشنێ توانی بەکاری بێنی لە کۆتایی بەحسەکەیە کار ئاسانیت بۆکە سەرەکی ترین کاریگەری کامەیانە. اینجا ئەمە لە 2010 دەستمان کرد بە ڕووپێویکردنی زەی بچووک ئەو کاریگەرانەی کە دەستنیشانمان کردبوو لە کۆتایی پرۆژەکە کە ساڵ و نی 2 ساڵمان پێچوو تاکو منتیقەی حەویجە ڕۆشتین لە مەرزەکانی خۆمانەوە کە سەرچاوەکان دەست پێەکە لە شاخەکانی زاگرۆزەوە کۆمەڵێک دەستنیشانی کاریگەری زۆرمان دەستنیشان کرد لە کۆتایی پرۆژەکەیە بۆمان دەرکەوت یەکێک لە سەرەکی ترین کاریگەری سەرچاو ئاوەکان زەی بچووک لە بەشی سەرەوە هەتاکو حەویجە بۆ نمونە غەساڵی چەولمە ئاوی زێرا بە ئاوی قورسەکە چێت و سەرچاو ئاوەکان زائیدن ئەو بەنداوانی کە دروست دەکرێت حەزەکەم بێمە سەر بەنداو ئێستا لە سەرتاسەری هەموو دنیاە ینی ڕیسێرچی زۆر باش کراوە کە بەنداو بەڕاستی دۆستی ژینگە نەماوە ینی ئەنەرژیشی ئاپاکت بۆ بەرهەم نایەنێ بەڕاستی اینجا خوڵقێنەری کارەساتە گەورەکانی سەرگۆی زەوی کە ئەم ئیکۆسیستەمە ئاوە نالەبار بوو بۆ ئێمە کە پێشتر میلیۆنها ساڵی پێچەکە لەبار بە ئێمە تیا بژین یەکێک لەو سەبەبە سەرچانەی ئەو نالەباریی خوڵقاندووە بەنداوە بە تایبەتی بەم شێوەی کە ئێستا بەنداو دروست دەکرێت 5,000 بەنداوی گەورەمان هەیە وەکو بەنداوی ئەتاتورک بەنداوی گەورە لە هەموو عالەمە ئەم بەنداوانە بوونەتە بەڕاستی خاوکردنەوەی ئەو ئیکۆسیستەم سایکلی دەمخۆش هایدرۆلۆجی ئەنجا بۆیە ئەو ئێمە وەکو ئەوەی کە من تێگەشت بێتم بۆ شکلی کە مرۆڤ بەنداویش تەمەنی هەمووی 100 ساڵە یعنی کە تۆ بگەڕیتەوانێ پێشتر بەنداو دروست کراوە ینی بەس بەم شکڵە نا ئێستا ئەمە کۆنکرێتەکە بڕۆ سەیری یەلۆ ریڤە بکە لە چاینا لە سین یاخود بەنداوی ئەتاتورکیا ئەو بەنداوانی بۆ نمونە لەسەر زەی بچووک دروست کراوە ئاوەکەی ئاڕاستەکەی گۆڕن بۆ ورمێ ئەمانە هەمووی شکاندنی یاسا نەودەوڵەتەکانە حساب نەکردنە بۆ کۆمەڵگاکانی بەشی خوارەوە هەموو کۆمەڵگایەک هەموو فەردێک مافی خۆیەتی ئەم ئاوە کە بە بەردەمیا ئەڕۆ بەکاری بێنە بە سازگاری بێتە بەردەسی عینەشت بەشی خوارە و کۆمەڵگای تری لێ کاکسان ئاماژەی بە برادرانی خوارەوە لە سەماوە و لە کۆمەڵێک کەسی خوا ئەوانیش حەقی خۆیانە بەرەو سەرەوە بێن کاتی خۆی کە حەموڕابیەت قانون و یاسای ئاوە نووسێتەوانێ دیسانەوە بە هەماشێەوە کۆمەڵگاکانی بەشی خوارەوە یەن بۆ سەرەوە سکاڵا تەقدیمەکەن و ئەوژ یاسایەکدانێ بۆ بەنداو دروستکردن اینجا بۆیە بەڕاستی بەم شکڵی کە مرۆڤ بەنداو دروستەکە فەرقی هەیە بۆ ئەگەر مقارنەی بکەی ئاژەڵیش بەنداو دروستەکە ئەگە سەیریکەی سەگڵاو بەنداو دروستەکە بەس هەمووی دۆستی ژینگەیە بەس بەم شکڵی ئێمە بەنداو دروست ئەەکەین سامانی ماسی لە ناوە بین بڵین چەنایەتی و جۆرایەتی ئاوەکە ئەگۆڕین بەڕاستی ئەو ئاوە قەت ئەو ئاوە نییە بە سازگاری بە تەندروستی نامێنێ دەمخۆش کۆمەڵی گیانلەبەری زۆر کە ئەیسەلمێنن ئەم ژینگەیە لەبارە پێویستیان بە ئاوی سازگار هەیە ئەنجا ئێستا زۆرن ئێمە ناویان بەرین اینجا بۆی ئەو سازارێک کە نەما باجەکەی دەرئەکەوێت سبەینە ماسید نامێنێ تەیر سەردانت ناکات تۆ جێگۆڕجێی گوندەکان چەنەها کۆمەڵگا هەیە ئەکەوێتە ژێر ئاوە
بەسیترین نمونایە کە لەم چەند ساڵیان ڕویا حەسەن کەیف تەمەنەکەی گەڕێتەوە بۆ 11,000 ساڵ پێش ئێستا 5,000 دێرینی نەتەوەیەک پیشانە دەم خۆش کەچی کەوتە ژێر ئاوە ئێستا بچێ بچی ببینی بە ئۆکسسیجین بچیتە ژێر ئاوەکەەوە سەیری ئەو گوندە بکەی هەمووشی ئەشکەوت بوو ئەمبەر و ئەوبەری دیجلە 11,000 ساڵ تەمەنەکەی بووە اینجا ئێمە بەڕاستی ئاوا بەردەوام بین لە دروستکردنی بەنداوە بەم سکێڵە بەم قەبارێکی ئێستا دروستیەکەین بەو پێوەرانە ئێمە مێژوو لە ناوە بین سروشت تەدمیرەکەین بەڕاستی کللتور ینی ئەمە مندای منوتمەسە بۆ نمونە لە شەڕەکان بۆ نمونەسە بۆ نمونە جەنگی هەشتاکان بەس ئەنفالکردنی کورد نەبوو ئەنفالکردنی ژینگەکەشی بووە ینی جەنگەکان و بەنداوەکان ئەمانە هەمووی ئێستا زۆر زۆر واسحە لە داهاتوویکی نزیکا دەبێتە هۆی گەورەترین شەڕ کە زۆر کاریگەرێکی لە شەڕەکانی تر بەرچاوت یەکێک لەو گرفتانەی کە ئێستا ڕوبەڕوویە بینەوە نائەدالەتی و ناداتپەروەری ژینگەیە لەسەر ئاو لەسەر بەردەستکەوتنی ئاو کە ئەمە کێشەیەکە وا پێویستەکە حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق پلانی تۆکمەی هەبێ بۆ ئەوە کێشەمان هەیە مەسەلەن ئەو سەرچاوە ئاویانەی کە هەمانە بەم قەیرانەوە کە ڕوبەڕووبین وا پێویستەکە بەدادپەروەری بەکاربهێنرێت بە وشیاری و تەعاملی لەگەڵا بکرێت تا گوشیار کرێتەوە کێشەی جەنابە باسی بیرەکانە کرد لە سلێمانیە لە سنووری 10,000 بیرمان هەیە زۆر ئەم بینا و ساختمان تازانەی کە ئێستا دروست بوون کردی وایە تەجاوزی هەموو یاساکان و ڕێساکانی بیرەکەن مەسەلەن ئەچن بە ئارەزوی خۆیان لە پرۆژەیەکە لە قوڵترین نوقتەیە 200 مەتر 400 مەتر ئەچنە خوارەوە بە پرۆژی وا هەیە مەسەلەن 2 دانە ڕێگا پێدرا 2 بیر ڕێگە پێدراوە سەیرەکەی 4 هەڵکەنەوە کەواتە جۆرێک لە ناداتپەروەری هەیە کە ئێمە ڕوبەڕووبووینەوە ئەمەی کە پێوترێت شەمعی ئاوەکانمان شەمعی ئاوەکانمان مڵکی گشتین پێویست ناکە پرۆژەکان شوێنە تایبەتەکان ئەم شەمعانەی کە ئێستا هەمانە داگیری بکەن و ڕێڕەوی ئاوەکە بگۆڕن شەمعەکە بگۆڕن بۆ هەنێک لەو بینانیشتە جێبوونانەی کە ئێستا لەو ستیانەی کە ئێستا هەیە کە ئەمانە بەشێکن لەو ناداتپەروەرەی کە خەڵک ڕوبەڕوویە بێتەوە لە ئیدارەدانی ئاوە کە ئێستا هەمانە یانی بە هەمان شێوە هاوینە هەوارەکانمان هەیە سەرچاوە ئاوەکانمان هەیە ئەوێ پلانێکی یا یاسایەکی زۆر قورس هەبێت بۆ ئەوەی بتوانین پارێزگاری لەو ئاوانە بکەین بە هەردوو سەرچاوی ئاوی شین و ئاوی سەوزەوە کە هەمانە ئەو ئاوە سازگارانەی کە لەسەر زەوین و ئەو ئاوانەی کە ئێمە بەکارێنین بۆ کشت و کاڵیش بەڕاستی کە ئەوەی کە ئێستا هەمانە بتوانین لەم کاتەیە پلانێکی تۆکمەمان بۆی هەبێت ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە وا پێویستەکە حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق ڕوبەڕووی ببنەوە دکتۆر وەڵام دەستخۆشیتان لێکم بەس خاڵێکی گرنگ طبیعی ئێمە کاتێک باس لە بەڕێوەبردننی ئاوەکەین ئەبین لە تاچێکی هەستیارەوە کە ینی تەمەنە گەیشتۆ بە 6 ساڵ بە 7 ساڵ ئەو ئەتیتیودەی لا گەڵاڵە بوو بێت ئەو هەڵوێستەی لا گەڵاڵە بوو بێت کە بەهای ئاو بزانێت چەند گرنگە کاتێک کە زانی لە سا 60 جەستەی ئاوە و لە سا 92 ینی پلازمای خوێنەکەی ئاوە و ئەم مرۆڤەگە 2 هەفتە ئاوی لێ بڕا 2 هەفتە ئەو کاتە ژیانی بەرەو هەڵدێرەچێت ئەوەی کە ئەمانەی لا گەڵاڵە ئەکا مەسئلەیەکەیە کە پێوتێ پەروەردەی ژینگە ئەگەر لای ئێمە پەروەردەی ژینگە نەبێت وعی ژینگەیی نەبێت ئەو کاتە بە هیچ کلۆجێک هیچ تاچێ لە ئێمە ڕۆژێت لە چوارچەوەی چالاکیەکە خۆی نابینێتەوە کە بەرگری لەو سامانە بکە کە مڵکی گشتیە و لە کاتێکا UN لە ساڵی تقریبا 2010 بوو لەمانی حوت باڵێن یاسایەکی دەرکرد کە Human Right to Water ینی مافی مرۆڤ بۆ ئاو و لەو مافا 5 بەندی دیاری کرد کە ئەبێ هەموو مرۆڤێک ینی باڵێن ڕەواتی هەبێ یەکەم ئەبێ ئەو ئینسانە باڵێن ئاوێکی سەیڤی دەستکەوێت ئاوێکی دەستکەوێت کە سەلامەت بێت بەدەلەوە ئەبێ ئەم ئاوە بە پێی پێوەرە زانستەکان و پێوەرەکانی WHO لە ڕووی بەکترۆلۆجیەوە لە ڕووی کیمیاویەوە لە ڕووی تیشکیەوە ئەم ئاوە ئاوێکی سەلامەت بێت دوایەوە بۆ ئەم ئینسانە مەسەلە هەندێک جار ڕەنگە لە جێگەی خۆی ئەم ئاوەن نەبێت ینی با بڵێن ئەکسسیبڵ بێت کە نابێت سەرچاوی ئاوەکە ینی لە کیلۆمەتری زیاتر لێ دوور بێ یا نیم سەعات بەڕێگا
اینجا ئەفۆردەبڵ دەبێت ئەفۆردەبڵ ینی با بڵێن تێچووی ئەو پارەی ئاوە نابێت لە ساسەی کۆستی با بڵێن ئەو داهاتە بێ کە بۆ منەگە 100 دیناری هەبێ نابێت لە 3 دینار زیاتر تیا بێ بەڵام بەداخەوە ینی ئەم بابەتانە وەکوی کە مافی مرۆڤ بۆ ئاو UN دەری کردووە واقعی ئێمە و ئیدارەی ئێمە و هاوڵاتی ئێمە لی بە ئاگانیە بە دلیلی ئەوەی کە تۆ بینیت چەندەها کەسی توانادارت هەیە وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد بۆ کۆمەڵێ ئامانجی تر ئاوەکانیان بەکار بردووە کە بە دوورە لەو با بڵێن ڕەهەندانی کە پێویستە لە پێناوی بەتابەت سیاسەتی ئاو پێویستە لە پێناوی بەکار بێت ئەنجا خەڵقێکی زۆریان لێ مەحروم کردووە وەکوی کە خۆم لە ناوچەی تانجەرۆ بینیم بینیت ئەو خەڵقانی لە تانجەرۆن تەنانەت ئەگەر هات پشبەستوو بن بە ئاوی ژێرزەویش بە ئاوی بیر لەوێ ئاوەکەشان بە هۆکاری تانجەرۆ بە هۆکاری تانجەرۆ بە هۆکاری ئەو با بڵێن سۆڵت وەستەی کە لەوێ ئەفرێت فڕێ لەژێر دوو کاریگەریە پیسی گەشتۆ بە ئاوەکانیان ئەجاگەل لەم بینە یعنی با بڵێن میدیاکارەکان چوونە لایەن بینیان تەنکی ئاوەکان لێڵێکی پێوە دیارە هیچ ئەو مەرجانەی تیان نییە کە تەندروستی بێ بۆ لایەنی ژیانیان کەواتە ئەمەش خاڵێکی گرنگە کە حکومەتی ئێمە هیچ کاتێک هاوڵاتی وا بە وشیار نەکردووە بە ئاگانەیە ناوە کە یەکەم مافی هەیە ئاوی ینی تەندروستی هەبێ و نەشاتوە سنوورداری بکە بۆ ئەو تاکە کەسانەی کە با بڵێن سەرڕۆیی ئەکەن ئێسامە بەزەم نەبێ بڕۆ ناوچەیەک لەم با بڵێن شوێنی نیشتە جێبوونانە ئەبینی ڕەنگە 10-15-20 بیری تیاکرابێ هەر کەسێک توانای هەبوو بێ هەر کەسێک پەیوەندێکی هەبوو بێ هەر کەسێک وەسیلەیەکی بەقوەتی هەبوو بیرێکی لیاوە بوو تا خودی خۆی کە ئەبینیت ئەم بیرە کاتێکە بەکارێنیت ینی سیرەکەی بۆ هەندێک ئامانجی سیر و سەمەرە بەکارێنێ کە هیچی ئەو ئامانجە نییە کە پێویستە ئاو لە پێناوی بەکاربێنێت کەواتە ئەمانە ئەو خاڵانن کە لایەنە بەرپرسەکان ینی گرنگە هەڵوێستەی لەسەر وەکەن بە دواچوونی بۆ بکەن لەو یاسایی کە داڕشتیان کردو یەکەم یاساکە زۆر یاسایشی ناکارایە ئەگە تۆ بە دواچوونی بۆ بکەیت بە دوای بڕێکەکانی بچیت ئەمانە ئەبدەیت کرێتەوە ئەمە بە فعلیش بڕگەکان و مادە یاسایەکانی جێبەجێ بکەن. دکتۆر کێشەیەکمان هەیە ئێستا ڕوبەڕوێ بینەوە تێگانی سەرچاوە ئاوەکانی سەرچنار و نەپاراستنی وەکو ئەزانن مەسەلەن بانزیخانەیەک هەیە لەسەر ئاوی سەرچنار دوو جار فەحسی بۆ بکراوە جەنابە ڕەنگە ئاگاو لێبێ کە ئەم سەرچاوە ئاویە پاشماوە بانزینەکان ئەو موادی کیمیایی کە لە نەوت و گازە هەمانە لێوە بەکارێنێ ئەچێتەوە ناو ئاوەکە ئەمە یەکێکە لە کێشەکان تۆ دەوڵەتداریەکەی ئەبێ پارێزگاری ئاوەکە بکەیت سەرەڕای ئەوەش داگیرکردن و تێگانی سەرچاوە ئاوەکانی سەرچنار ئەو کوێستا ئاگاتان لێ سەرچنار کە سلێمانی ئەو سەرچنار و کارەزەکان دروستیەکە شوناسی ئێمە هیچ کۆمەلگا هەموو کۆمەلگایك ئاوەکە دروستی کردو ئەمە چ ئاوێک دروستی چەمی کەنەکەەوە شارستانێت ئاو دروستی کرد ئێستا حالیان سەرچنار ئەو حەوزەی یا ئەو چی پێوتری ئەو خەزێنەی کە لە ژێر ئاوەکەیە وە بەرهێنەرەکان چاوی تەماعیان بڕیوەتە ئەوە دابەشیان کردو بەسەر 5 زۆنا بەداخەوە ئەگەر ئەو زۆنانە ئەگەر ئەو بینا و ڤێلە و خانوانە دروست بکرێت ئەو سەرچاوە ئاویایی سەرچنار کە لە ساسی و 7.5 خواردنەوەی ئاوی خەڵک دابینەکات بەس ئەویشمان نامێت تو ئەمە ناوێنی چی ئەمە ئەو پەڕی چاوقایمی ئەوانەی کە سیستەم دەبن بڕێوە سەیریکە لە هەولێر شارێکت بۆ دروستەکە لەسەر ئاو مەبەستم لە چێت تۆ سوور ئەزانی لە قەیرانەی لە کارەساتە ئەچی کارەساتیش کە ئەخڵقێنی خۆت سڕەکەی بەس لە بەرەوەی نەچیتە بنج و بناوانی کێشەکان چەمی سەرچنار و چەمی کەنەکەوە ئەمەیکی ئێستا ئێمە لێ ئەخۆین وها ئازادین لە نەوەکانەوە لانکەی پێشمەرگە بوو من بیرمێ لە هەشتاکان لێوە پێشمەرگە لەو دوو خەتەوەدا ئەوەزی بۆ هەمووی چنار بوو هەمووی دار و درەخت بوو لێوەدا ئەبەزین ئەهاتن سلێمانی لە شەکرەکەەوە تەواو ئەبوو قلیاسان یەکەم دێبوو دوای ئەوە سۆتکە ئەمانە هەمووی دێبوون یەک دێ نەماوە ئێستاکە سەیریکەی ئەوە ئەیاتەوە لە پیرەمەگرون ئێمە بەمە چی یەکەین خۆمان سڕ کردووە کۆمەڵی کێشەی ترمان هێناوەتە ناو کێشە گەورەکان بۆ نمونە ئێمە زانین سوورە زانین بەددا و خوڵقێنەری کارەساتەکان ناچین بەنداوی تر دروست دەکەینەوەوانێ تۆ ناچیتە سەرچە بۆ نمونە ئاوت پیس بۆ چه خەسخانەت بووکاتەوە
من سروشت ئەگەر پاک بێت لە خەسخانە جوانتر تەندروستێکی باشت بۆ دابینەکە جاران ئێمە هەر تەبیعات چوونە ناو تەبیعەوە چاچێکە دینەوانێ بەڵام ئێستا خەستەخانە لەسەر خەستەخانە بۆمان ئەکەنەوانێ یعنی ئەوەی کە خۆی کردوێتێوانی خۆی چاک ناکاتەوە زۆر واسحە خۆی نەخۆشە سەرۆکی خەسخانەی پێشنەسێرە هەیە خۆی گیری خواردەوە بەدەست تەندروستیەوانێ جا بۆیە ئێمە حەقیقەتێک هەیە بەڕاستی ئەگەر تەیرەکان نهێنینەوە ئەو دار و درەختانە دروست نەکەینەوە ئەو سەرچاوە ئاویانە بە ئازادی چونکە ئاو ئەبێ سەربەست بێ یعنی خوێن کە کڵۆیکی تا دروستە بێت سوکە جەڵدەیەکت لێ ئاو ئەبێ بڕوا سەربەست بێت دەنا جەڵدەمان پێ لێ باوەڕکە ئەسە گۆی زەوی جەڵدە لەسەر جەڵدە لێمان ئەیە لەبەرەوەی ئێمە دەستدرێژەکانی مرۆڤ گەشتوتە قۆناغێک یعنی گۆی زەوی ئەگەر پێی بڵێ کوێ دەیەشێ باوەڕکە وەڵامەکەی لە کوێم نایەشێ بەدەستەوە چۆن برینار نەکراوە بۆیە بەڕاستی لە ئێستاە ئێمە سروشت ئاوە ئەو کێرڤەی کە هەیە ئەڕاتە سەرەوە کە تۆزێ درەنگیشە بینیتە خوارەوە چکە من ئارتیکلێکم خوێندەوتیان کلایمت چینج گۆڕینی کەش و هاو گۆی زەوی تاوە درەنگە ئیتر بەڵام ئەگەر نەیهێنینە خوارەوە مرۆڤ بە تەنیا ئەمێنێتەوە بە دەستی خۆمان گۆڕی خۆمان هەڵەکەنین طبيعي من هيك دەستخۆشی لێکم کاک نەبی جان هیچ هیوایەک و ئەمەلێکم بەوەنیە کە هەنگاوی تەندروستە بێ بۆ بەربەستی گۆڕانی کەشوهەوە لە کاتێکا گۆڕانی کەشوهەوە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم کێشەیە و بکێشەی ئاو لەسەر واقعی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی زیاعکات ئەمە فاکتێکە ئەبێ پێی لێ بنێن اینجا کاک سانجان ئەو نەمان کات نەماوە ینی بەڕێژت لە 2 دقا ینی ئەگەر تێبینی و سەرنجت چی ماوە وەکو ڕاستپاردە ینی بۆ دەوڵەت و لایەنە بەرپرسەکان ینی باڵێن لەو کاتێک کە ئێمە بەنداوی دوکانمان لە کۆی 6 ملیار 1 ملیار و 600 میلیۆن متر مکعب ئەویش بە کواڵتێکی زۆر خراپ و دەربەندی خانیشمان بە هەمان شێوە بە هەمان شێوە ینی بابن ئاستێکی زۆر کەمیتیان لە کاتێک کاتۆ لە بەردەمی بەردەوامی گۆڕانی کەش و هەوای چێ ئەڵێ ساڵی داهاتوت دابارینت لەم ساڵ کەمتر نابێت لە کاتێکا وڵاتانی دراوسێشت کە ئەوان بیر لە ئاسایشی خۆیانەکەنەوە و ڕەنگە ینی بابڵین هیچ بابندێکیان بۆ ئەو بابڵێن ڕێزلێنانە نێو دەوڵەتیە و ئەو یاسایانە نەبێت کە بابڵێن ڕەچاوی بارودۆخی تۆ بکەن ئاو بنە ئاەت تێبینی و سەرنجت یا ملاحظاتت بۆ لایەنە بەرپرسەکان لایەنە بەرپرسەکان تکایە ئەو پەلامارە بێویژدانانەی کە ئەکرێتە سەر ئاوی ژێر زەوی سروشت بەگشتی باسی ئاوەکەی لێستایە ئەو پەلامارانە بێویژدانە بوەستێنن ئیدارەدانێکی یا سیاسەتی ئاویشی تۆکمەدا بڕێژێت بۆی کە خەڵک لەونە زیاتر نادات پەروەری لەگەڵان ناکرێت وەکو جەناب تاوتان پەروەردەی ژینگەی زۆر گرنگە ئەمە بکرێتە خوێندنەوە بکرێت بە مەرجی هەموو پلانەکانی تر پلانی وەبەرهێنانە پلانی بازرگانیە ئەمانە هەمووی بکرێت بە مەرج بۆ ئەوەی کە تۆ بتوانی ئەوەی کە ئێستا ماوتە پارێزگاری لێ بکەیت دەستخۆشیت دەکەم لە کۆتاییە منیش ینی ئومێد ئەەکەم کە لایەنە بەرپرسەکان ئەوان بەرپرسی یەکەمن لە هەموو بە دواچوونێکی با بڵێن مەنیجمنت ئتر بۆ ژینگە کە با بڵێن ئاوێکی تەواو و پاراوی تیابێ و پاکی تیابێ کە ئیدارەی پرۆسەی کشتتوکاڵی پێ بکەیت دوایش خاڵێکی زۆر گرنگ ئەوەیە کە UN ینی با بڵێن ئامانجی شش لە ساڵی 2015 ئاراستە کردوون کە ئێمە بۆی کە دەست بگرین بە ئاو بەشێک لەو ئاوە کە هەمانە لەو ئاوە سازگارە بۆ ئامانجی تەندروستتر و خواردنەوە بەکاری بێنین بێن ڕیسایکلی بکەن هەتا بتوان لە با بڵێن بۆ بواری کشتتوکاڵی بەکاری بێنن دوای ئەوەش ئەو با بڵێن بیرانەی کە کراوە ئەو بیرانەی کە بەشێکی زۆر بە نایاسایی کراوە بە دواشوونی لەسەر کرێ هەوڵ بدرێت شەبەکەیەکی لێ بنیاد برێ کە خزمەتی با بڵێن کۆی گشتی ناوچێکی بکرێن نەک بۆ تەنها بۆ تاکە نەفرێک لەگەڵیشە با بڵێن دووبارە هەموارکردنەوەی یاسای پاراستنی ئاو بە بەڕێک و پێچی پیاداچوونەوەی بۆ بکرێت چی ئەو با بڵێن کلێن و نەواقسانی کە بەدی ئەکەن لە سایە گۆڕانی کەش و هەوا لە سایە ئەوەی کە ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ دووچاری قەیرانی ئاوە بین چکە ئەوکو لە سەرتاوە ئاماژەم پێکرد ئێمە وڵات کوردستان و عێراق لە سا تقریبا 91 داهاتی ئاوی لە دەرەوەیە تەنها ئەو ئاوە مڵکی خۆیەتی کە بە دابارین لەسەری ئەبارێت ئەگەر تۆ ناوچەکەت ڕوو لە ناوچەی وشکایەتی بکات
يعني بابلين ناوچین نیمچە وشکت ڕوو لەوە بکات و دابارینت کەم بێ کەواتە کارەساتەکە ساڵ لە دوای ساڵ لەسەرمان زیابێ گەورەتر ئەبێ ئەگەر لە ئێستاوە هەنگاوی تەندروستی بۆ نەدێت ومێ دەکەم بینەر و بیسەری خۆشەویستیش ینی بابلێن بەرنامەکە جێگەی پێزانینی بێ و لە ئاستی خۆیەوە هەنگاو هەڵوێستی تەندروستی هەبێ هاو ئاهەنگی بکات لە پێناو پاراستنی ژینگەیشی تەندروست تاوەکو ئێمە ژینگەکەمان نەکەین بە مردنگە و نەکەین بە لانەیەک کەیتر ینی چەندی بەدەم لە دەم بابلێن بێموچەی و بێمەعاشی ئێستا کێشەمانە ناڕەحەتیمانە ئەو کات لە دوای بابلێن سامانە سروشتەکان تووشی ینی قەیرانی گەورە بین ئیتر ئومێدی سەرکەوتنیان بۆ خوازم